سڵاو نەبێ دەنگم دێ بە هێدفۆنەکەوە یان لێکەمەوە سڵاتان لێبێ ئەرێ من تێناگەم ئەم میلەتی کوردە بۆ وای بەسەر هاتووە سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆتان بەڕاستی جێگای داخە کاگەرتومەن نێرەکەرێکی هێناوەتە سەر لایف و ئەتایستێکە باسی پێغەمبەر و دین و نازانم هەندێک شتی خۆڕ و ئەملا ئەولا ئاکاکە کە هەموو دروستکراوی خۆیەتی واللهی عیبە والله عیبە مەتایستانە دێنە سەر لایف والله عیبە بۆتان والله بمرن باشترە ها لە هیچ شوێنێکی دنیا نەبووە کەسێک باوەڕی بە دینێک نەبێ بچێ پەلاماری دینێکی تر بدا ئێکاکە تۆ ئەتایستی سڵاتان نەبێتیتان سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە کاکە ئەرجومەند نازان بۆم نێرەکەری هێناوەتە سەر لایف یعنی عەجیبە والله من سرم سوڕماوە بڕۆن لە وڵاتی هەموو دنیا بگەڕێن بزان بێدینەکان پەلاماری دینە دەن يعني سرم سوڕماوە هاتووە ئەڵێ بۆ باسی سوورەتی ئەحزاب ناکەن و بۆ باسی سەرجەیی ناکەن و بۆ باسی ئەی خوا قانونێکی لە ئاسمان دابەزاندووە ئەی نابێ قانونەکەی هەموو بە جوانی پێمان بڵێ تۆ چیتە لای دکتۆرێکە پێتەڵێ ئەوە ڕێگاتە ئەوە شوێنتە کە دکتۆرێکە یعنی خوایەک لە ئاسمانەوە ئەگەر باسی سەرجەیەکی کردبێ بۆ ئەبێ عەیب بێ بۆ ئەم عەیب نییە ئەم هەموو ڕسوایی و هەموو بێئەخلاقیە بە ئاشکرا ئەکرێ بۆ نایەن باسی ئەوە بکەن باسی قورئانێکەکەن کە باسی سەرجەیی کردووە وەڵا شەرمە بە قورئان ها ئەمە چ میلەتێکن ئێوە من سرم سوڕماوە ئەم ئەتایست و ئەم شتانە بڵاو بۆتەوە بزان واتان لەو کابرایە کردو ئەرجومەند هێندە جنێوە دەن موسڵمانەکانی خۆشمان ئێستا وتی چی وتی هەموو موسڵمانەکان بە قوربانی پێڵاوێکی ئەتایست بن وای گوت لەبەرچی واڵێ لەبەرەوەی موسڵمانەکان جنێوی پێدەن جنێوە دەن لە باتی دوو کەلیمەی باش بڵێن لە هەردوو لاوە سەرمان چۆتە قوڕەوە آخر والله ناکرێ هەموو ڕۆژێ ئەتایستێک بێتە سەر لایف و بابە من دینەکەی خۆم خۆشەوە تۆ چاوت دەرێ باوەڕت بە دین نییە یعنی ناکرێ ناکرێ و بارانیشە بۆ پاسیش وەستاوم لەو مەوقفی پاسەکەش دوور کەوتمەوە یعنی ناکرێ من نازانم من سەرم سوڕماوە لە ئێوە بە قورئان ئێوە چ میلەتێکن يعني من سرم سوڕماوە بەذاتی خوا و ناتوان بتمە لای مەوقفی پاسەکەش لەبەر ئەو ژنەکە قساکە مەڵم بە ئەتایست ئەو بێدینەکانە نازانم ئەتایستە نازانم چیە ناویان لە خوان ناو ئەتایست ناویان لە خوان ناو ئەتایست ئێ بابە کاکە بە قوربانی هەردوو چاوت بم ئەتایستی کەیفی خۆتە یعنی تۆ ناکرێت کە تۆ ئەتایست بووی بێ پەلاماری دینی ئیسلام بدەی هاتوو ئەڵێ پێغەمبەر وای کردو و پێغەمبەر ئەوەی کردو ئێوە سەرجەیی یەکەن و ئەی بابای تۆ سەرجەیی ناکەی یعنی نازانم هەندێک شتەڵێ کە سەرسام بەشەر سەرسامە بێ بە قورئان سەرسام بووم لە دیارتان لایف کراوەتەوە ئاخ کاکە ئەرجومەندگیان ئەباشە تۆش ئەگەر ئەتایستی قەیناکە کێشەمان نییە بەڵام ئەو نێرەکەرانە مەهێنە سەر لایف والله نەبووەوەی ئێوەی کەن والله چەترەکەشم پێ ناگیرێ بە لایفەوە ئەو بارانە چی باشە چی چەترەکەشم لێ کەوت خۆری شەرمەزار بن مخربەت لەچکم مخربەت نەکردووە گوێمە دێ ئێوە مخربەتن ئینسانیەتتان با لەچکەکەی من مخربەت بێ من ناتوانم لە چکتون کەم و کێشە بڕۆ ڕخنە لە ئینسانیەتی خۆتان بگرن ئینسانیەتیان نەماوە من لە چکتون ناکەم ناتوانم ئەو هاتوون دیکەم مخربەت نییە قژم دیانە کڵاوم لەسەر لە بنەوە شەرمەزاری بڕۆ لەسەر هیچ نەماوە لەسەر لە چکەکەی من قسە بکەی مخربەتە چاوت دەرێ سەیری مەکە تووڕەم بڕۆ چی بە ئیسلامە وترێ شەرمەزار بن بۆ خاتری قورئانی عەزیم واللهی نە ئینسانیەت نە ویجدانت نە کەرامەت نە مرۆڤایەتی هیچیان لەناو نەماوە ئەو بێن و دەست بشۆن هیچیان لەناو نەماوە دێن ڕخنە لەسەر لەچکەکەی من و لە خەنەی دەست من و لە هەزار شتەگرن کە شایانی ئەوە نیە کە ڕخنەی لێ بگرن بۆ ناچن ڕخنە لەوانە بگرن کە سوکایەتی بەدین و بە مقدەساتتان ئەکەن دنیا ئەڵێ ڕۆحی گوڵەکەم گیان قوربانت بم ئێرالگیان چاوی منی ڕۆژ حورمەتم بۆت هەیە ئەخ ئێرالگیان تۆ سێری کە بزانە ئاخر مەکرێت کەسێک کە سوکەکە باوەڕی بە دین نەبووە بێ بچە پەلاماری دینێک بدا ها یعنی ناکرێت کە تۆ بێدین بووی بچە پەلاماری نا
زاني چیە کاکە پشتیوانگیان تەوەرەکە لەسەر دینە یعنی من عقلم وەستا ئێستا و کابرای هەندێک قسەی کرد یعنی کابرا باشە باوەڕت پێ نییە ئۆکەی دینی ئیسلام ئەو پاسەکە شات دینی ئیسلام دینێکی خراپە ئۆکەی باش خراپە باشە بە دڵمانە ئۆکەی خراپە باشە تۆ بە دڵت نییە ئێ باوەڕت پێ نییە وازی لێ بێنە لەسەری ما یعنی قسە گەلێک مەکە کە دوور بێ لە ئینسانیەت و ئەو قسانی ئەوەی کا یعنی ئینسان شۆکە بێ بۆچی بابە بۆچی يعني قرآن باسي سرجي كدو يعني تو هند بأخلاقي تو باسي سرجي كي دبرو سرجي كي والله وباسكشم هاد قسم زور بيا هاي ختم نامعنا خواتان لقل سلاو رز خوش يستين بوتان هي الله يشر مزارية خواتان لقل رز حرمة بوتان هي